بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و تەشەنەکردنی بۆ بەشێک لە وڵاتان و کەمکردنەوەی جوڵە بازرگانیەکان لەسەر ئاستی ناوچەکەی ڕاگرتووە بەشێکی زۆری لە گەشتە فڕۆکەوانیەکان وەستاون. هەردوو وەزارەتی ناوخۆ و تەندروستی ڕێکارەکانیان بۆ پشکنینی گەشتیاران یاخود ئەو هاوڵاتیانەی لە وڵاتانەوە دەگەڕێنەوە کە ڤایرۆسی کۆرۆنای تێدا تۆمار کراوە تونتر کردووە. سەرۆکی یەکێتی فڕۆکەوانی گەشتیاری لە هەرێمی کوردستان باز لەوە دەکات ڕاگررتنی ئەو گەشتانە کاتین و لە ماوەیەکی نزیکدا دەست پێ دەکەنەوە. بەداوامان کردووە لە حکوومەتی تورکیا کە گەشتەکان بە زووترین کات بکرێتەوە چونکە هەرێمی کوردستان هیچ نەخۆشیێکی با بڵێن جۆری ڤایرۆسی کۆرۆنای تێدا تۆمار نەکراوە. گەشتەکانی ناوخۆ هەولێر نەجەف وەستاوە دەنگۆیەوە بوو کە هەولێر بەسرا وەستێ بەڵام تازە تەکیدمان کردو خۆشبەختانە هیچ شتیوان نییە. گەشتەکانی ئێران وەستاوە لە گەشتەکانی تورکیا و گەشتەکانی تر هەمووی عادین و لە کاتی خۆیان دێن و دەڕۆن. ئەوروپا تا ئێستا هیچ مەشاکلێکمان نییە لەخوا بەزیاد بێ گەشتەکانی خۆشمان فلای ئەربیریش نەوەستاوە بەڵام نازانێت ئەگەر لە کاتێکی نزیکدا شت ڕوو بدا. هاوکات بەشێک لە نووسنگەکانی فرۆشتنی بلیتی هێڵی فڕۆکەوانی باز لە کەمبوونەوەی گەشتەکان دەکەن ئەویش بە هۆکاری ڕاوەستانی گەشتەکانی تورکیا بۆ عێراق و هەرێمی کوردستان کە هاوڵاتیان وەک ترانزێت ئەو وڵاتە بۆ گەشتەکانیان بەکاردەهێنا. هەموو خەڵکەکانی عێراق و کوردستان عادەتەن هەمووی دەستە تورکیا ئێستا حدودەکە قەپات بوو حدودی بەرری و حدودی تەیرانە مەتارەکان هەمووی قەپات بووە یعنی خەڵکەکان لە ئەم دوو ڕۆژەکە زۆر دەترسی لە مۆزوعی کۆرۆنا زۆر زەعیفە ئێستا حالێن مەوزوعی گەشتی تەیران بۆ تورکیا زۆر. بەمەبەستی خۆپاراستن و ڕێگریکردن لە ڤایرۆسی کۆرۆنا وەزارەتی تەندروستی ڕێکاری توندی لە فڕۆکەخانەکان گرتووە بەر بە جۆرێک هەر هاوڵاتیەک یاخود گەشتیارێک لە وڵاتە بگەڕێتەوە کە ڤایرۆسەکەی تێدا تۆمار کراوە ئەوە دەبێت بۆ ماوەی 14 ڕۆژ لە ژێر چاودێری تەندروستیدا بن. ئەمە لە کاتێکدایە بەشێکی زۆر لە وڵاتان بەهۆی بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە گەشتەکانیان ڕاگرتووە ئەمەش زیانی ملیۆنان دۆلاری لەو کەرتەداوە لە سەرانسەری جیهاندا. دیاری شێخا کوردستان 24 هەولێر.